بەڕێزان دەمەوێت باز لەوە بکەم لە دنیای سیاسات ئینسانی سیاسی پێگەیشت و قەت هەڵەی زەق ناکەوە کە ئەوانەی مەسعود بارزانی بە نمونە کردیت یعنی پاڤێل لە سنفی ترامپ و قەزافی وانەیە هەموو شتێک دەڵێ بەڵام مەسعود بارزانی کۆکاکە عمری 78 ساڵ زیاترە بڕوا بکەن هۆکاری ئەوەی کە لەو چەند ماوایەی پاڤێل دیداری لەگەر نەدەکرد چەند عریزەی تەقدیم دەکرد خۆی گوتن یاداش کاک مەسعود کا ئەستقبالم بکە نەیدەکرد چ بوو پاڤێل لە یەکێک لە کافتێریەکان دێت دەرێت دوو گەنجەی کاک پاڤێلەوە ڕسممان لەگەڵ پێدە سەبر بگرن زنجیرم قەپات دەکەم ڕسمتان لەگە دەگرم کاک مەسعود ڕسمی وای نییە بڕوا بکە چکو لەو سنفانەی ترامپ و قەزافی ئەو گروپانەیە سەرۆشی کۆریا و یعنی شتی ئەنتیکە و بەندیکە هەیە ئەوە بگدرا بۆ پاراستن گڕی گرتیە ئەمن بەرپرسم لەوە زیاتر ناڵێم ئەوە خاڵێک بەڵام لە هەندە شوێن گوتبی ئەوە لەبەرەوەی بێئەدەبە تلیاک دەخوا شتیت کەشی گوت بوو ئاستی نزمە یعنی لە کۆبوونەوەی هەڵبژاردنەکانی پار لەگەر زۆر بە چین توێژەکان هەڵە نەبم لەگەر مامۆستایان بوو مهندسین بوو چ بوو بڕوا بکە قسەی وا ئاست نزمی بەو پاڤلە گوت بفی لە ژیان تا نابینەم لەگەری دابیشم کاک مەسعود سبێنێدا دەریشی شایانی باسە کۆنیش لە شەڕی ناوەخۆوەتی ئەو دەستی خۆم دەبڕم ئەگە دۆقە لەگە جەلال بکە کەچی مادلێن ئۆبرای دۆقەلە کرد بۆیە مەسعود بارزانی یعنی گەیشتە عمرێک حەق نییە ئەو لێدوانە گژی گیانە بدەیت بە جددیمە ینی هەر لەگەر ئەو مالیچەی ئێستاکە کە بە شان و باڵی داردەدەن هاوڕێیان هەموو لە بیرمانە چ جەنگەچی لەبەر ڕاکرد ئەو عادل مرادەی کەتە بەرەوەم بەر 1000 تۆمەتیان لە عادل مراد لەگە مالیشی تەسیقی کردیەوە مالیشی بێتە دەسەڵات وا دەکەم مالیشیش لەوی منداڵتر بوو بڕوا بکە دەعاقڵ ئەوەکانی یەکێک لە بەرپرسەکانی عێراق مالیچی لەگە لەگە پاسەوانی سەر و کۆمار بەشار هات هاسە تەلەڤیزیۆنی گوتی ئەدەم بدەم ئەتە خوێن بەراو خوێن کاچ خۆم نا ئەو جەنگە لەگەر پاڤل بکات نا ئەو جەنگە لەگە مالیچی بکە دوای ئەو دۆقەیان لەگە بکە یعنی لە دنیای سیاست قسەک تێدا بێ لەوە کاک مەسعود بارزانی کورەواز بینن لەو کۆمەڵە ڕاوێژ کارە بڕوا بکە هاوڕێیان ئەوانەی ماڵی بارزانی تووشی ئەو جێژاوا دەکەن دەیانی وەکو عادل باخەوان و سەردار عەبدوڵڵا ئەوانە نییە ماڵیان وێران کردینە عێراق دەڕوخێ هەرێم بەرەو پێش دەکەوی لە علم هاتووشەکان بالعەکسە ئەوانیش حەزیان لەوەیە کاک مەسعود واو کاک مەسعود واو بەجێ مەشغوڵ کەڵۆسی دەکە نەکەر ئەوە ئەنی مەسعود لەو تیپانەیە کورە بابا وەزعت زۆر خراپە ئەو دیار بەڕێزان دوێنێ ڕەوشی پارتی یەکجار زۆر خراپ بوو لە تونێلێکی تاریک بە تاقتەنێ مابووە لە تونێلێکی تاریک بڕوا بکە ئەوە لە بەڵکانی بڵاو کردە کۆبوونەوەی پەرلەمان کرابوو پارتی ئەوەندە داوای کرد بوو هەر چار لیستی کوردستانی بەشداریان کرد بوو یەکگرت و کۆمەڵ یەکێتینەوەی نوێ بە تاقتەنێ لەورێ بوو کەسی ئەو پەرلەمانتارە ناڕازگۆیەی شێروان دووبەردانی ئەڵێ هەموو لیستەکان جگە لەنەوەی نوێ لەژێر فەرمانی سەرۆک بارزانانی کورکاکە ئای بە قسەک درۆ بکەنەوە بەڵگایەیە و دوێنێ بڵاو کراوە ئەوە نقطەیەک نقطەیەشکەش ئەو شۆنێ چیر و پاڤل دەستنە بەغدا بە تەیارەی تایبەت تاوان ئەوانە قوتی ئەو میلەتەیان لەدەستە لەو دو سێ ڕۆژە ڕەنگ بیشتە شکەی پاڤلیش باسکەم کە چه هەدیەیەکی گەورەی لۆ کچەشی باس کڕیا گرانبەها بە چەندی ملیۆن دۆلار لەبەرەوەی عاشقەی کە هەیە ملیاردێرە بە هەر حاڵ بێمە سەر ئەوەی ئەو شۆ دەچنەگە ئیتاری تەنسیق قسە دەکەن دوای دێنەوە دادەنیشن کە بە شەقی زەمانە پارتیوێکی پێکەوە دادەنیشن ئەو پێشتر یەشێتی موقفی هەرچەندە لە میدیا نەبووە بە زەرێن لەناو بەغدا موقفی دژە پارتی بووە ئیتر بزانی چۆن دەبیتن ئیتاری تەنسیق ئێستاش زۆر تووڕە لەو بەیاننامەی یعنی ئیتاری تەنسیق کەوانی حکوومەتیان لەو بەیاننامەی دوێنەی بارەگای بارزانی دەرێن دیسان هەڕەشەی کردەوە دەرێت دوایین فرسەتمان دایتەوە حکوومەتی عێراقی هەوان دەڵێن یعنی پارتی وەزعی خراپە و پارتی لەگەر مالیچی ئەوانە لە خەتایە مالیچی لەوە دەکە هاوڕێیان مالیچی سوودانی ئاگرەکە دەوێت بگەڕێتەوە دەسەڵات بۆیە شەڕەکەی بە سوودانی دەکا بە خۆشی ئاگرەکەی خۆش دەکا بەڵام هیچ ئزبەکی عێراقی لە گەرمەی انتخابات ئەوە دڵنیا بن جورئەت ناکە ئەوەندە سازشە بۆ پارتی بکە چکو بەداخەوە هەموو چارەنووسی کورد چارەنووسی باشوور بەدەست مەسعود و مەسرۆرە تا ئێستا نێچیریشیسی بەدەستنیەوە ئەو ڕۆهینایتیانە دەرێت لەبەر ئەوەی پارتی وەزعی زۆر خراپە سازشیش لۆ پاڤل دەکەن لۆ یەکێتی دەکەن بتر نازانین یەکێتی سبەی مووقفی چۆن دەبێتن چۆن دەبێت بە هەر حاڵ خەریکی ئەو سەودایانە بەڵام عێراق ئەوەندە پاشەکشە
لەو سێ بەندەی خۆی ناکە لە دادگای فدرالی و بڕیاری دادگەی فدرالی لەدەست لە پەرلەمان لە بە قاچاق بردن لەوەی کە دەیانێت سنوورێک بۆ ئەو هەموو هەڕەشانەی پارتی دابنێن ئەوەندەی ئەمن بزانم و پارتی هیچ کەسە چی لەگەدا نەمایە لە ڕەوشەکە ئەوی شەڕی کۆمپانیەکانی خۆیان دەکەن بە هەر حاڵ ئەو شۆسبەی ڕاستە کۆبنەوەشت دەکرێت بەس ئەوە بزانن پارتی دەبی ئاڵای سپیەکە بەرزکاتەوە بەبێ ئەو ئاڵای سپێ مەحاڵە بواری پێ بدرێتن ئەوەی ئێستا دەیکا بودجەی کوردستان ببە و گرنگ بڕیاری دادگای فدرالی دەبی بەسەریا بسەپێت ئەوە دڵنیابن ئەو خاڵەتە.